دووبارە سڵاوتان لێبێ دیارە لە ناو چانەکە شایەوە مناقەشەیەکی تونتی یەکتریتان کرد. دکتۆر بەشارەت ئەوڵێ تێکەوتنیی سیاسی تۆ کورد تێکەوتووە ئەگەر ئەو فێڵە قانونیە بەسەر یا بڕوا فێڵە سیاسی و قانونیە بەڵام تۆ لا دوایە ئەم لوعبەیە بەسەر کووردا ڕۆواتە مهلەی قانونی عەبادی تەواو بێ و مالیکیمان بۆ قودە بێتەوە. منەڵێمە یەکێکە لە تەسەوراتەکان ئەمە لایەکتر من نەموتۆ تێکەوتینەوە ناشتم فێڵێکی قانونیە ئەزانی بۆ لەبەرەوەی وەرە بە کاتوانوەزانوتی تێکەوت با ئێمە نەڵێ وەلا تەقربوا الصلاة و تەواوی نەکەین با نەسی مادەکە بڵێن 76 5 فقرەی یەکەم پێتەڵەیە رئیسی جمهور تەکلیفی کێکات مرشحی ئەکبەر ئەمەش مرشحی ئەکبەری گەورەترین قایمە کێ کوردی ناقمی شيعية بمعنى تحالفي وطنية ما قد إعلان نكراوة باش فقري دوم مرشحة ديت بازر وجهية أجر بوبنا سير وجهية لا سير وجهك وثمان حفتيكي ما زور باشا أجر تواو نبو فقري دوم مرشحة ديت احتمالا أم قيد بيته ويكون رسمك ما فشتي أويان اليوم خطرة أويان اليوم فشارة بله شاكا برخصت دكتور بايزيد برخصت هەردوو پەیام نێرمان چاوان قادر لە سلەیمانی و هێرش قادر لە هەولێرەوە ڕاوبۆچوونی کۆمەڵێک هاوڵاتیان وەرگتووە لە پێش هاچینە لای چاوان ڕاوبۆچوونی هاوڵاتیان لەسەر تەشکیلەی نوێی حکوومەتی عێراقی و بەشداری کورد لە کابینەکەی عەبادیات چییە؟ ئێمە بڵێ ئەوەی ئێمە هاتوونەتە ئێرە و گفتوگۆمان لەگەڵ هاوڵاتیانی ئەم شوێنە و دەرەوەی ئێرەش کردووە بەشێکی هاوڵاتیان پێیان باشە کە کورد سازش نەکا لە مافی خۆی لە حکوومەتی بەغدادا بەشێکیان پێیان وایە کە کورد هیچی بۆ ناکرێ لە حکوومەتی بەغدادا بەڵێ لەگەڵم بن چەند هاوڵاتیەکم لە ئەیان دوێنم زانڕای ئەوان زیاتر لەسەر ئەو بابەتە چییە بەڵێ ئەگە بێتە ئێرە پێمان بڵێ تۆ وەک هاوڵاتیە ڕات چییە لەسەر ئەوەی کە کورد تا چەند بەشداری بکە لە حکوومەتی بەغا بەشدار بێ خود پێم وایە پرسیارەکە پرسیارێکی هەستیارە بەڕاستی پێم وایە کورد بەشداری بکە باشترە مە خۆناغێکی نوێ بەنسبەت کوردەوە لەبەرەوەی کۆمەڵە شدەیە تایسە بۆ کورد نەکراوەیەکی لەوانە گرنتی گەڕانەوەی بوژە و موشە خۆی لە خۆیان شتێکی زۆر زەروریە و ئەمە عەرز کردی مەرحەلەیەکی نوێ وابزانم کوردیش دەستەوەستان نەوەستاوە تا ئێستا دوو کۆبوونەوەی ئاسایی کردووە لەگەڵ کوتلەی شیعەکانە و لەگەڵ سەرۆکوەزیرانی تازەی حکوومەتی عێراقیە ئەویش سەرۆکوەزیرانی تازە پێم وایە گەشتووەتە سیغەیەک بەشداری بکەن بە چەند وەزارەتێک لە حکوومەتی عێراقیە ئەو ئیشێکی باشە وەک بیستومەوە متابعی خۆمە وایە بەنسبەت پارتیۆ پێی وایە گەر وەزارەتەکانیش ئەگەر ڕێژیان کەمیە مشکلە نیە گرنگەوەیە ئیتیمان برێ بە حکوومەتە خۆجیەکان سەلاحەتی باشیان بێتێ بۆ ئیشوکاری خەڵکی بەشێکی باشتر بڕاوکوجاران کۆمەڵی خۆ دەزانی کایەکانی ژیان ئێستا عایق بووە ینی هەمووی پەشی کەوتە مەشلول بۆ بەڕاستیەکەی ئەوە دوو مانگە موشەی فەرمانبەران نەدراوە پێم وایە بەشداریکردنی کورد لەم حکوومەت تازەی تەشکیلی عێراقیە خۆی لە خۆی شتێکی باشە ئەگەر بە وەزارەتی کەمیش بێ پێم وایە ئیشێکی باش دەکەن هیوادارم بەڵام بە ناوبژیوانی ئەمریکا ئەم جارە ئەو کۆبوونشتانە ئەکەن بەناوژیانێکی مراقبینی ئەمریکا بۆ ئەم جارەوت و جارەکانێکی بەستەر لێیە وەلەو بڕۆیان کە سیاسەکان نیەتیشیوان هەیە کە بەشداری حکوومەتی نوێ بکەن و گرنتی ئەوان بدەنێ کە گرنتی گەڕانەوەی بوجدە بەلایکەم و بۆ فەرمانبەرانی عێراق و دوو مانگە بژیان وەرەگرە لەو کۆمەڵشتی کە هەمە قەراری سەوچلەوەیسە خۆی خۆیان لە بەرەکانی شەرانەوە خۆیش پێویست بێژ ناکات ئۆتۆماتیک خەریکەوە ئەو مادەی خۆی سەرکەوتن بەدەستێنێ کۆمەڵی عایقەکەمەوە ئینشاڵڵا چارەسەرەکرێ هیوادارم بە ڕۆحێکی تەواو بەشداری ئەم حکوومەتە بکەن بۆ خۆی لە خۆیان دڵخۆشکەرێ لەگەڵم بن هاوڵاتێکی ترم لەگەڵدایە زۆر سپاس بۆ تۆ بەڵێ ئێمە لەگەڵتان چاوان بەڵام بە هاوڵاتیان بڵێ چاوان بەشداریکردنی کورد زۆر باشە بەڵێ چاوان پێیان بڵێ زۆر بە کورتی چکە هێرش قادریش لە هەولێرەوە لەگەڵمانەوە میوانەکانیش کۆمەڵێت تێبین و سەرنجی زۆریان ماوە بڵێ بەڵێ وەک هاوڵاتێکە کە پێم بڵێ ڕای خۆتم پێ بڵێ زۆر بە کورتی ئایا کورد بەشدار بێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا بەتەکید بەشدار بێت لە حکوومەتی عێراقدا لەبەر ئەوەی ئەم مادەی سەوچلێت ئێستا هێزی پێشمەرێک و دووسا لە بەرەکانی جەنگانە هەمووی سجان لەسەردەسن بۆ مادەی سەوچلوانە هیوادارین لە پێدا ئەو ئەندام پەرلەمانەمان لە بەغا بە پشووی ڕسمی خۆیان و خۆیان ڕحتەن نەکەن جەختکەنەوە لەسەر ئەم قەراری
هەرێمی کوردستان و هەموو ناوچەدا بڕاوەکان. سپاس بەڵە هاوڵاتیەکی تریشم لەگەڵدا تۆ وەک هاوڵاتیەک پێت چۆنە کورد بەشدار بێت یاخودنا و بۆچی بەس بە سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم بۆم بەرنمەیە بۆم پرسە گرنگە استراتیژیە من ئەمێ باز استراتیژکەم ئایا ئێمە بەشداریەکەین بۆ چ استراتیژێت ئایا بۆ نەوتە بۆ هینە بۆ پارەیە بۆ معاشە کاوانە ئەرکی حکوومەتی عێراقین جێبەجێیکە خاڵی گرنگ لێرەیە ئێمە خاڵی استراتیژی ئەبێ خاک استراتیژ بێت چکۆکو پێشەوە قازی محەمە و لە وەسێتەکەیە ئەڵێ کە خاکتان نەبوو نەوتانە بێ سەروەتان نەبێ شەرەف و کەرامەتی کورد ئەپارێزرێ بەڵام ئەگەر خاکمان نەبوو ئەمانە هیچی نامێنێت واتە کورد بەشدار بێ یاخودنا بە کورتی بەشدار بێ بەڵام بە استراتیژ بەشدار بێ بەرچاوی ڕوون بێ و مەرجعێتێکە بێ لەوانە بپرسێتەوە کە گفتوگۆکەن لەسەر چی کردیان لە چیا سەر نەکەوتوین ئێمە ئایا استراتیژ خاک بێ نەک ئیمتیازات ئێستا خەوای لێ هاتووە خەریکە بە معاش شتە گرنگەکەمان لەبیرە باتەوە حکومەتی عێراقی کە بەرەو سەربەخۆییە و خاچی کوردستانە خاچی کوردستان استراتیژ بێ و دەستخۆشیدان لێ بەڵام منەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای ئێوە زۆر باشە ئەچینە لای هێرش قادر لە هەولێرەوە هێرش بۆ چوون و ڕای هاوڵاتیان چییە لەسەر بەشداریکردنی کورد لە کابینەکەی عبادیدات پێیان وایە وەلایەن وایە ئەتوانێت ئەم کابینەیە دەستکەوتە نەتەوایەتی و دەستکەوتە کوردیەکان بۆ کورد مسۆگەر بکە بەڵە دیارە لە ئێستادا شەقامی کوردی وەکو لە دەبینن و دەبیسترێت و کە ڕاو بۆچنی هاوڵاتیان دەگوازێتەوە لە میدیاکان شان بەشانی باسکردن لەو ڕووداوانی کە لە چەند ڕۆژی ڕابردووداوە بڵین لە چەند مانگی ڕابردوودا ڕووی لە بەشێک لە شارەکانی یاریمی کوردستان و عراقش کردووە هاتنی گروپە چەکدارەکانی داعش لە ئێستاشدا باسوخواست لەسەر پێجێنانی کابینەی نوێ حکوومەتی عراق و بەشداریکردنی کوردێکێکە لەو باسوخواستە گەرمانەی کە هاوڵاتیان یاریمی کوردستان لە نێو شەقامی کوردیدا دەنگی داوەتەوە قسەی لەسەر دەکەن و هەر هاوڵاتیەک بۆ چوونی جیاوازی هەیە لەسەر بەشداریکردنی کورد لە کابینەی نوێ حکوومەتی عراق بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە لە ماوەی ڕابردوودا حکوومەتەیەک لە دوایەکەکانی عراق و کابینەیەک لە دوایەکەکان بەڵێن و چەند بەڵێن و چەند وەرەقەنامەیەکیان ئیمزا کردووە بەڵام تا ئێستا جێبەجێیان نەکردووە داوا دەکەن ئەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو سەرکردایەتی کورد بە وەرەقە کار لەگەڵ حکوومەتی عراقیدا نەکا بەڵکو مەرجی پێشبەختەیە بۆ جێبەجێکردن بۆی ئێمە لە زاری خۆیانەوە بۆچوونی هاوڵاتیانی شاری هەولێر وەربگرین چەند هاوڵاتیەک لای ئێمەن کە بۆچوونیان وەربگرین لەسەر ئەوەی کە پێیان باشە بە چ شێوازێک کورد بەشداری لە حکوومەتی نوێی عراقدا بکات هێرش ئەگە جۆ لە هاوڵاتیەکی کورد و هێرش بەڵێ هێرش ئەگە جۆ لە منە ئەو پرسیارە بکەی بە دەقیقی ئایا کورد لە ماوەی پێشووتر ئەتوانێتی جەنگاوەر و شەڕکەڕێکی باش بێ بۆ مافەکانی خۆی ئەی کورد لە ئایندەیە چی بکات لە بەغدا بەڵێ پێت وایە تۆ کورد ئەو بەرپرسانەی کە لە بەغدا بوون لە ماوەی ڕابردوودا جنگاوەرێکی سەرسەخت بوون بۆ بەدیزێنانی مافەکانی کورد لە بەغداد و چی بکرێت لە داهاتوودا باشە لە داهاتوودا ئێستاکە سەبارەت بە داخلبوونی کورد بۆ پەرلەمانی عراق ئێستا مەرج هەیە ئەو مەرجانە ڕابردووی مالیشی هەشت سال هیچی بە هیچ نەکرد دۆڕاو بوو شکست خواردوو بوو لە هەموو بوارێک ئێستاکە قەرەبووی ئاوارەکان ئەو ئاوارانەی شەنگالە کاکەیە مەسیحیەکانە ئەو مەسیحیەکانە و بەڕگەی ئەوروپا بوون ئێستا بە ملیار دۆلار ئەو لە مووسر بۆ هەولێر پێت وایە ئەوانی کورد لە حکوومەتی ڕابردووی عراقدا جنگاوەرێکی باش نەبوون یاخود داکۆکیکارێکی سەخت نەبوون لە مافی کورد جەنگاوەرێکی سەرسەخت بوون بەرام مالیشی نەیدەویست ئەوە بکە مالیکی یەک تاکڕەوی شیعی بەکارهینە بە یەک تاکڕەویش ناکرێ چی بکرێت لە داهاتوودا لە داهاتوودا پێم باشە یەکێتی ئەوروپا کورد داخل بی کورد ئێستا پەگەی خۆی قایم کردووە داخل بی بەرامبەر ئەو سیستەما نەک هەر ئەو شکلە بی حیدەر عەبادی یا مالیکی یا ئێستا کە مالیکی ڕۆی شەش کەسکە هەیە لە جێی داخل بکرێ زۆر سپاس بەڵێگە تۆ بێت ئێرەوە گو هاوڵاتێکی دیکە بۆچوونی خۆتمان پێ بڵێ ئایا لە ماوەی ڕابردوودا بە سەرکردایەتی کورد لە بەغدا توانیوانە سەرسەختانە داکۆچی لە مافی کورد بکەن لە هەرێمی کوردستاندا و ئەگەر کراوە چۆنە و ئەگەر نەکراوە چۆنە و چی بکەن باشە لە داهاتوودا بەڵام بەسم ئەمە پێشتر باسێکی ڕابردووکە هۆکارەکانی جێبەجێنەکردی داواکاریەکانی گەلی کول ڕابردووە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە بۆچی کورد تا ئێستا نەیتوانیوە داواکاریەکانی بەدی بێنێ کۆمەڵێک هۆکار هەیە بەڵام گەورەترین هۆکار و سەرگرترین هۆکار ئەوەیە گەڕێتەوە بۆ یەکەم بۆ کورد لەبەر ئەوەی کورد تا ئێستا لە هەندێک بابەتە لە زۆری بابەتە تەنازولی کردو بۆ حکوومەتی ناوەندی لە زۆر بابەتە لە بابەتی سەوچ لە بابەتی
بوجه على نوتا يعني برانسي لهند ما بتا سبب كأويا جرته ملتي كل سازش يعني كل برامبر بحكومتي ناودي لبرويني أنتوانو بردامه تأثر دوام يعني جرته بحكومتي ناودي كأوايش وعد كان جبجنا كردوا أما وكل رابر دوكاتا إما لما داهتوا أبي السود يقولين لم تجرباني رابر دومان أمشتانه دوباره نبيته بوي دوباره نبيته كمال أركي جودة سر هردولا يكم أول كان يقول سر ملتي كرد سر كرد ونيراني كل بغداد أبي كمال مرجي توندوتوال كمال مرجي كونكريتي دابلين لقل بجاريكن لحكومة عراقية كبيت هو يوي كجاية حكومة عراقية نتواني أمكاد أمير بتشتيق بقرنتينا دولتي أبي بجاريكني أو هزاني قد صنعت هل العراق وكو أمريكا يعني إيراني هشون يدك وا هيمنيان هل لنا وتشكل العراق حكومتنا وندير صلاتي أوانا ما أمس أمر شيء راشكاوانا ببلينكا أوانا كانوا جد صلاة شوا أو شونا دسي هبلا يشجع بتواني كوا أو برياني كتر شيء دواي في بابن بيوي نوكو إذا أمر يادر كاتوس بيني بلا يعني بقصي الله تقدر قال لبرو أما جولتين خالك كوا هكذا أبدا لجين تحكيم لما بتاعه بتواني كوا بشويك بجدار بقى تأثيرها بلا سواسقة يواداني من الكردي بأم جارة وكو جارة نتشي بو منصب وبارن نتشي أم جارة تنهابو دعوة كاريا كان ملتي كرد بشي وكو ملت وكو نالي كرد بشي تأوي هێرش بەڵێ هاوڵاتێکی دیکە لێرە ئەوش ئەو هاوڵاتیش بەڵێ هێرش ئەگەر ئەو پرسیارە بکەیلای وایە کورد لە پێشترا بۆ مەکسەب و بۆ مەساڵحی شخصی و حیزبی چووە بۆ بەغدا یاخود بۆ شەڕانەتەواتیەکان بەڵێ تۆ پێت وایە وەک وڵاتی لە ماوەی ڕابردوودا سەرکردایەتی کورد لە بەغداد بۆ منسەب و بۆ پارە چوونەتە بەغداد یاخود بۆ مافەنەتەوایەتەکانی کورد نەخێر پێشەکی بە خێراتی کەناڵی NRT دەکەم من یەک داوام هەیە لە وەزیر و ئەندام پەرلەمانەکانی کوردەکان کە لە بەغدایەنا یەک داوایان لێ دەکەم کە بەشداری حکومەت نەکەن ئەتا داواکانی کوردی جێبەجێ دەبی بۆ بەشداری نەکەن ئەی پێت وایە بۆچی بەشداری نەکەن ئەمن کە پێت دەرێن بەشداری نەکەن ئەوانە چکە مالیشی ئێستا سەرۆکایەتی دەوڵەتی یاسایە کە دەوڵەتی یاسا غێر عیدەر عەبادی عینەن سیستەمی مالیکی بەکاردێنێتەوە کەواتە پێت وایە لە داهاتوودا کورد چی بکە باشە ئەگەر بەشداری کرد کورد بەشداری بکات کە ئەو داوای کە وەکو بورجێ وەکو مادەی 140 ناوچەدابراوەکانە هەموو جێبەجێ بوو کە هاتوو سەدەسووری هەرێمی کوردستان ئەو زۆر باشە حکومەتی بەغداد زۆر سپاسی هەر یەک لە پەیامنێرانمان بۆچوونی بەشێک لە هاوڵاتیان زۆر باشە هێرش بەشێک لە هاوڵاتیان ئاماژە زۆر باشە زۆر سپاسی هەرێک لە پەیامنێرانمان چاوان قادر لە سلێمانی و هێرش لە هەولێرەوە سپاسانەکەین کاگرە هێڵ بەڕوسەت دکتۆر بایزید یەمەلای تۆ تاقیب لەسەرەوەی هاوڵاتیان قەلەقیەکیان پێوە دیارە ئەمانە نمونەن سەمپڵین وەرگیراون لە خەڵک هەم لە شارعی سلێمانی هەم لە هەولێر قەلەقیەکیان پێوە دیارە کە کورد لە ڕابردووە بە شێوەیەک لە شوێکان نەیتوانیوە ئەو جەنگاوەرە بێ لە ئایندەیە ئەترسن والله ما قال مسألة قلقي بيد همو ما قلقين لا نيتي حكمتي عراقي خو هاد مسألة هاي أما جوكو هاولاتي قلقين لا أخلاقيتي سياسي سركردكاني عراق بلا أوي كإيمة رولي إيمة شون بتوانين أم قناعتان بيني كإيمة شريكي استراتيجي حكمتي عراقين هاو بشيشي حقيقين هاو بشيشي ميجوين لبر أوا نببي إيمة أتواني عراقي كي ديمقراط وآرام واستقرار تتبيشو نببي إيمة أتواني ننوازي لدا خوازك هاني خومانين أوش حقيقتي شرهايا للاي هاولاتياني كرد وقيادي سياسي كرد أوي ما تو من إما تقيمك بالرول وأدائي برلمانتار وزير كردكام كين بداخل تاكو استا إما نبرلماني كردستان مرجعها نهج ناونديشي سياسي ياسايي دستوري هيك لا رول برلمانتار كردكان ونراني كرد توكو كادريشي بيشكوتو يكيتين اجتماعي كردستان ئەندامی ئەنجومەنی ناوەندی حیزبەکەتی کە بۆ خۆی وەکو پەرلەمانی حیزب وایە چۆن ئەدای ئەو کار بەدەستانە ئەو بەرپرسانەی عێراق سەنجێنی کە لەسەر پشتی حیزبەکەی تۆ لەوێ نوێنەرایەتی کوردەکەن پرسیارێکی زۆر وەجێ معقولە من یەکەم ئەگەر باسی ڕامجارە ڕۆڵی سەرۆک تاڵەبانی ئەوە من نایڵێم ئەوە هەموو کورد و عەرب ئەیڵێ وڵاتانی ئیقلیمەیڵێ وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا و مەرجەعەکان باسی ڕۆڵی سەرۆک تاڵەبانیەکەن کە ببووە زامنی پاراستنی عێراق وە بە دەلیلی ئەوەش دەدوای نەخۆشکەوتنیەوە عێراق ببوو عێراق ئەمە یەکەم دوو بێنەوە سەر ڕۆڵی پەرلەمانتارەکان لە تەشریع و لە دانانە لەگەڵ هاوبەشەکانی ئێمە لە عێراق بەڕاستی ڕۆڵێکی حەیویانە بوو ئەگە ئێستا بڕۆی مقابلەکان منازڕەکان ئەوەی ناو پەرلەمانی میداکان بینین بزانە ئەبینی کادرانی یەکێتی لە پەرلەمانی عێراق لەسەر مافەڕەوەکان تۆ لە ئەدایان ڕازیت
ئەو بەس ئانەنا من ئەو وەکو باسی یەکێتیەکە یعنی تۆ لە ئەدای نوێنەرانی خۆت ڕازی وەکو پشتی سەوز لە عێراق 75 بۆ زۆر باشە تاقیبێک دەبوو لەسەر قسەکانی کاگرێڵنا چکە و دیفاعەکە لە پشتی خۆی بڵێ بۆ مەسەلەی لای خەڵک من پێم وایە ئێستا وەزعەکە گۆڕاوە ئێستا بڵێن دانوستانی ساڵی 2010 فەرقیە لەگەڵ ئێستا کە تەماشاکەین بڵێن لە دوای 96ەوە ئەو بووکەوە داعاشات و یەک لە سەرسی خاکی عێراق گیراوە ئێستا لایەنترین هێزکە هەبێ لایەنی کوردیە کە پێشمەرگەیە و کوردستان استقرارەتی خۆی پاراستۆ من پێم وایە کورد ئێستا بەهێزەوە چتە دانوستانەوە بێزگەلەوە من پێم وایە بۆ وەفدی دانوستانکاریش ئەو وەفدا چی ئیتفاقێکی لەگەڵ بڵێن عەبادی کرد لەگەڵ لایەنی شیعە کرد ئەوەیە کە بێتە پەرلەمان وەکو کاگڕێڵ باسی کرد پەرلەمانی کوردستان مەرجع بێت چکە دوو ڕۆژیکە ئەگەر لایەنی شیعە قسە لەگەڵ حیزبەکان بکەنەوە حیزبەکان دەڵێن با ئەوەیە سەر کۆمار نەهاتە پەرلەمانی کوردستان پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەهاتە پەرلەمانی کوردستان بەڵام نوێنەرانی کورد هەی لاەنە سیاسەکان بەڵام باشتر وایە هەمویان بێنە پەرلەمانی کوردستان بێتە مەرزە ئەوە یەکەمیان دووهەمیشان بۆ مەسەلەی پۆز من پێم وایە پۆز مهم نییە ئەوەی مهمەکەەوە دانی داواکاریەکانی کوردە وەکو بڵێ باشە پێشەری پۆست کراوە یاخود لە داهاتوە شەڕی پۆستەکرێت پێشدا تا حدێک وەکو بڵێن تا ڕادێک لەوانەیە بەرژەوەندی حیزبەکان لە بەرساو زیاتر گیرا بێت لە ئەوەی ئەنی پۆست زیاتر ئەو گەشتبینی بەوەی کە بەرژەوەندی نەتەوەی لەبەرەوەی ئێستا لاەنە سیاسەکانی زیاتر بوون من پێم وایە ئەوانش لە بەغدا کاریگەریانەیە ئەوە یەکەمیان دووەمیشان شتی تر هەیە وەکو بڵێن ئێستا کورد کوتم بە دوو هێڵ دەڕوە هێڵێکیانەوێ سەر بە خۆیەکەی لە بیر نەچێتەوە هێڵی دووەمیشان ئەوەیەکەوە ئەو پێداویستە هەندووکانی ئێستا وەکو بڵێن بودجەیە یا بڵێن ئەو مافە دەستوریانەیەکەوە لە دەستوری عێراقدایە لە بەغداتۆ لە پەرلەمان بیانکەی قانون و بیسەلمێنی زۆر باشە زۆر چاکە دکتۆر بەشارەت بەڕێز وەکو مامۆسایشی زانکۆ و دکتۆراکەش لە مەسلەی دیبلۆماسیەتایە ئەگەر لە قانونی دەولی بڵێ ئێستا بۆ چوونێگەیە تەنانەت لەسەر زاری ئەندامیشن نوێنەرانی عێراق ئەشواقجاف کە لە پشتی حیزبەکەی توێ دەڵێت پێویستە هەر ڕێکەوتنێن لە نێوان کورد و بەغدایە دەبێ بە ئاگاداری نەتەوە یەکگرتوەکان بێ بە کورتی وەڵام بیتەوە زۆر بە کورتی دقیقەن من ئەمەم هەر پێشتر و تۆ ئەیشی لێ بە ئەمە یاساییە چۆن یاساییە ئەتوانین دوو تەرەف بانکەین یەکێکانی هەردووکیان ئەمریکامان هەیە و نەتەوە یەکگرتوەکانمان هەیە نەتەوە یەکگرتوەکان بە گوێرەی بڕیاری ژمارە 1970 لە 2007 دەرچووە کەسە ویلایەی تامی پێداوە بۆ ئەوەی موساڵحەی وەتەنی لە عێراقدا بکات تەنانەت لە ورترین تەفاسیلیشدا ئاگادار بێ و بەشدار بێت لە ڕووی یاسایی ئەمە دروستە بڵێ ئەمە لایەکێتی کە نەتەوە یەکگرتوەکان زەمینە سازی یاساییمانێ و قەراری دەولیمانەیە لایەکی تر بۆی کە ئەمریکای بێنین ناو وەزعەکە ئەویش بە هەمان شێوە ئێمە چیمانەیە اتفاقی ئەمن و صداقە و تعاونی ساڵی 2008 مانەیە کە بەس قسەکە تەواوکەم بە یاسای ژمارە 52 ساڵی 2008 لە پەرلەمانی عێراقراوە کە لە بەشی دووەم لە فەقرەی یەکەم ئەڵێت ئەمریکا مولزەمە وڵاتە یەکگرتوەکان مولزەمە کە موسساتی دیموقراتی لە عێراقدا بپارێزێت کەواتە بەمە ئەتوانین زەمینە سازی یاسایی بخەینە ڕوو بۆ ئەوەی یاسایی بخەین ڕوو بۆ ئەوەی تەرەفی سێم بەشدار یەک پرسیارەیە ئایا لایەنی عەرەبی بڵێن شیعەکان قبوڵەکەن ئەڵێن لەوانەیە ئەوە کاروباری داخلی بێت هەرچەندە لایەنیش هەرچەندە ئیتفاقی تایفێ ئەوەی لوبنان سعودیە کردی لە لوبنان باشە زۆر چاکە چاو ئەسمان لە نێوان ئەم دوو دەم و چاوەدا جیاوازی لە بیرکردنەوەی سیاسیا دەبینی یاخو گۆڕینی دەم و چاوەکانەوە بەس مەسەلەکە دەم و چاو نیە مەسەلەکە جیاوازی دەم و چاو نیە مەسەلەکە حزبێکی سیاسی کە استراتیژیەکی تایبەتی هەیە لە عێراقا بەرنامە و جودای خۆی هەیە و حزبی داوە دەوڵەتی قانون و ئەوانە هێبوون بۆتە هێزی یەک دەخە باتەواویکەم بۆتە هێزی ئەسلی لە عێراقا و کۆنتترۆلی دەوڵەت بە معنایە یا کۆنتترۆلی دەسەڵات لەژێر سای ئەوانە زۆر باشە زۆر سوپاسانەکەین زۆر سوپاسانەکەین و ڕێزی محەممەد نووریش قبوڵ بفەرموو